ئێمە هەموو کاتوتومان ئەگەر بێت و ئەنجومەنی پارێزگای کەرکووک تەبایی و برایەتی لە نێوانیان هەبێت زادە تەبایی و برایەتی لە نێوانیان هەبێت چونکە ئێمە کارمان لەسەرەوە کردووە هەموو کاتێک یعنی ئێمە بڕامان وایە کە کەرکووکیان کێشیان نییە هیچ مشکلەیەک نییە لە بینی هیچ نەتەوەیەکە هەموو بازرگانەکانیش کێشیان نییە خەڵکی سادەش کە ئیش و کارەکە لەو شوێنانەی کە زۆر سادەن بۆ نمونە لە بازاری سوکەرەجی گەورە و بچووک بینی لەوێ ڕۆژانە خەڵکی ئیش و کاری خۆیەکە کرێکارەکانی شوکاری خۆیانەکەن هیچ ڕۆژێک نەمان بینیەوە کوردێک لەگەڵ عەرەبێک لەگەڵ تورکمانێک لەگەڵ کوردای کێشەی نییە لە بازاڕە کێشە نییە بەڵکو برایەتی زۆرە بەڵام بەداخەوە هەندێک جار مەسجی خراپ لەلایەن هەندێک سیاسیەوە بڵاوەکرێتەوە بۆ جادە کە گوایە جێتێکی معەن کارێکی خراپەکە ئەمە بێتەوە ئێوەی ئەمە شەوەستێتە سەر ئاستی ڕۆشنبیری تاک یان ئێستا وردە کەرکووچەکان گەیشتنەوە قەناعەتەی کە خەڵک خزمەتگوزاریەوێ ئەمە لێرەشەوە داواکەینەوە برادەرانی کە مقاتعی ئەنجومەنیان کردووە بێنەوە لەگەڵمانە ئەمە لەوە نایە کە ئێمە ئیش و کارەکانمان ڕاوەستاوە لەوە دێت کە ئێمە پێویستمان بەیەکە هەمومان بەیەکەوە بتوانین پرۆژەی باش بۆ خزمەتکردنی شاری کەرکووک جێبەجێ